خلى بخاطرك شو داكم بمعتز سنا مردان نبو دردي دايك مردن قالك جرانا درماني نيا وكسرتانا بيشكش باني كداي شماوا خوزغم بخوتان وميتا ماوا دايك سيزا شيري بدا هاي دادا دادا وكسرتانا دایکت چەند خۆش دەوێت؟ زۆر بەگوێ دایکت دەکەیت؟ بەڵێ خۆت دەخوێنیت؟ بۆچی؟ من ئیش دەکەم چیش دەکەیت؟ لە سنایی ئیش لە سنای چی شێک دەکەیت؟ وڵا ئاسنێخ دەکەم ئاسن؟ بەڵێ بۆچی خوێندنی خۆت تەواو نەکرد؟ خلى بخاطرك شو داكم بمعتز سنا مردان نبو باوکت نەماوە؟ خۆی گەورە لێ خۆش دەبێت. کەی نییە کۆچی دوای کردووە؟ نەمیتێور نەتبینیوە؟ کێ بژێوی ژیانی ئێوە دابین دەکات؟ هەمن خۆت؟ بەڵێ تەمەەن چەند ساڵە؟ 13 کەسی تر نییە کە کار بکات تۆ بخوێنیت؟ ناوەڵ هەرە منم هەر نەتخوێندووە یان ناوەڵە نەمخوێندیە تا پۆلی چەند خوێندوتە؟ هەنەم خوێندیە لەم داڵێەوە ئیش دەکەی؟ بەڵێ ئەگەر ئاسایی بپرسین خانووی خۆتانیان کریە؟ کرێچین وڵە دێچین؟ بەڵێ قورس نییە بۆ تۆ بەو تەمەنە کار بکەیت و بژێوی ژیانی ماڵەوەتاندا قورسە بەزەم شانازیە بە خۆمە دەکەم پشت بە کەس نابەستی؟ خۆمیشکەم باشترە تەنها کار لە سناعی دەکەیان لە شوێن تریش کار ئاسنێخ دەکەیت؟ دەکەم لەگە قۆدی لە لە سنایی لە بژێوی ژیان پێدابین دەبێت؟ الحەمدوللا عیبی نییە چۆنە هاتووتێ دەرەوە؟ وڵی هاتم گوتم لە خۆم پیاسە شکەم دایکت چیت پێ دەڵێ؟ لە دەراگە لە خۆبی ساگات لە خۆی؟ بەڵێ تۆ چی بە دایکت دەڵێ؟ هەمیش دەرن خۆشم دێ تەنها تاقانەی یاخۆت خوشکیشت هەیە؟ ناخوشکمێ کەس نییە یارمەتیتان بدا ینی نە تۆ یارمەتیدا بۆی بژێوی ژیانی ماڵەوەتان دابین بکرێ و ئیتر لەسەر ینی ئاسن و شت کۆ نەکەیتەوە؟ ناوەڵە هیچ داوایەکت لە هاوڵاتیان هەیە لە مایکی پایتەختەوە بیکەیت؟ هەرێوڵە وڵی هیوادارم یارمەتی مەدە حتا ئێستا کەس دەستی هاوکاری بۆ ئێوە درێژ نەکردووە؟ وڵی کەم